دیسان خۆم عەباس عەبدوڵڵا یووسف محەممەد ساڵی 1950 لەدایک بووم. لەدایک بوونەکە چونکە باوکم عەسکەر بوو 30 ساڵ خزمەتی کردووە. ئەو خزمەتەی لە شاری جیاجیا کردوێتی لە شارەبان منسووریەتە جەبەل لە بەغدا فترەیەکی زۆر بوو. پاشان هەولێر، دوای دیسان مووسڵ فترەیەکی کورت، دیسان با بڵێن لای زاخۆ ئەو جیانە ئەو کاتە پێیان دەوت حەرەکاتی شیمال. من ساڵی 1950 لە نفوس نووسرایە بەغدا، بەڵام دایکم یعنی شارەزایە و داک شارەزاترە، یعنی لە هەموو قۆناغەکانی مێژوو داک شارەزاترە. مەسەڵەن بڵێ چیە کوڕیتی و چیە کوڕی نییە. دەیگوڵا من کە داهاتم ئەمنیش هەر بەبیرم دێتن کە گچکۆکۆم بەردەوام داهاتینە هەولێرێ، ماڵی برایەکەی خاڵم سعید بڵێن داهاتە مەحەتەی قیتاری، با بڵێن ئێزگەی شەمەندەفەر لەوێ کارمەند بوو، ئیشی دەکرد، هەر سەردانی ئەوەی دەکرد، یعنی بەردەوام هاتوو چۆمان هەبوو لەگەڵ هەولێر. دەتوانم بڵێم لە سەفی دوی ابتیداییەوە من کتێب دەخوێنمەوە. ئەو کاتی منداڵ بووم، بەڵام دەمدیت یعنی هەموو ڕۆژێ نێزیکەی پێم خۆش بوو لە لای با بڵێن ئەو منتەقەیە لە نێوان ئەشاکریە، یەک لە گەڕەکە گەورەکانە ناوی هەیە، تر نازەم ناوەکەی ئێستا چییە، نووسەر هەیە خەڵکیە و کە گەورە بووم پاشان ساڵانی پاشتر یعنی هەستەکەم ئەدەبیانە بوو زیاتر زانیم، بەڵام ئەو کاتەی کە مێرد منداڵ بووم زۆر یان هەراش بووم ئەوەم نەبوو، بەڵام سینەما و گەڕان و ئەو شتانە بەردەوام داهاتینە لای سینەما. جارێک ببیرم دەوە زۆر نیوەڕۆ بوو، هاتین تەماشام کرد جەماعەتێک خەریکی دانانی فریزی ئەلحوردیەی ئەوەی جەواد سەلیمی 3-4 کەس بوون، ئەمنیش بەڕاستی لەناو ئەوە بوون، ئیشەکانیان لەناو سندوقی دار بوو، دیارە ئەوانە منحوتەکان بوو، داتاشراوەکان ئەوانە نەحتی جەواد سەلیمی بوو، دیارە خەڵکیتکەی لەگەڵ بوون، زۆر بوون، 3-4 کەسێک بوون. ئەمنیش هەر بەوێتی پەڕتە بوومەوە بەسەر ئەو سندوقانە پازم دەدا. ئەو تەلەبانەی کە لەگەڵم بوون لە مسوفی، کورد و عەبدوڕەحمان، کوڕی مامۆستاجی و زیوەر، دکتۆر زیوەر خەتاب، بەڕێوەبەری قوتابخانە کەشمان خدر مەولود بوو، سرودی نیشتیمانی ئەوانە ئەوەل زاری نەمدەزانی، هەندێک بڕێک زەحمەت بوو لەبەر ئیملایەکەی حرفەکان دیار بوو، بەڵام بەستنی ئیملای کوردی ئەوانە دەرسە کوردیەکە خوێندنی ابتیدایی تقریبا کوردی بوو. ئەوە بوو. دوای بەزیرەکاتی خۆم ڕۆژێک مامۆستا گوتی بەخەینەوە، ئەمنیش دەستم کە خینمەوە قیچەک زەحمەت بوو خوێندنەکە، چونکە من لێ ڕاهاتیمە بڵێن لە بەغدا زیرەک بووم لە قوتابخانە، ئیتر نەمتانی گوتی بزانە دەزانی چەند دەزانی. دوای تا گەیشتینە 4 ابتیدایی، لە 4 سەرەتایی با بڵێن ساحیب ئەفەندی هەبوو، دەرسی کوردی بەمە دەگوت، ئەو باسی ئەدەبی دەکرد، جار بەجار دەچووە لای یان دەرسی زانیاری دەگوت.
یەکەم نووسینم بە کوردی بوو لە دەنگ و باس لە نازەم 60 دەردەچوو 68 بوو 67 نازەم 60ەکان دەردەچوو. بەڵام یەکەم نووسینم بە عەرەبی شتێکم نارد لە بۆ گۆڤارێک ناوی عالەم السینەما. عالەم السینەما گۆڤارێکی لە پاش 67 بزانم دەرچوو. بەڵام یەکەم نووسینم لە تاریخی نەورۆز یەوم جەدید ئەو مهم بوو. ئەوە زۆر پێیان خۆش بوو بەمە کە تەڵەبەمە و ئەوەم نووسیە و زۆر کەیفم هاتمەوەی کە نەورۆز یەوم جەدید. ئەوە تقریبان یەکەم وتار بوو. دوای وتار زۆرم نووسی بە عەرەبی. نووسینی عەرەبی بەشێک بوو چونکە کارم کردێ لە ڕۆژنامەی عەرەبی. وەرجێڕانم زۆرە، زۆر وەرم جێڕا، یعنی ئەوە شەرخۆی بابەتێکە. ئەو شاعیرە گەورانەی بڵێن هەندێک نووسەر هەیە 5-6 شتم لەو تەرجەمە کردێت، چەندین شت وەکو دڵشاد عەبدوڵڵا، جەلال بەرزەنجی سەباحەت، وەکو فەرهاد پیرباڵ، فەریدون سامان، دوای محەممەد باوەکر، کەریم دەشتی، هاشم سەڕاج، ئەوانە زۆر زیاتر ئەوانەی کە بڵێنی هەولێرە. هی دەرێش مەجموعەکەم تەرجەمە کرد وەک فەهد گردەوانی و ئەوانی تر، ئەوانە لە کوردی و بە عەرەبی. لە 14 1974 تعیین بوو. لەو ماوەیە خەریکی ئەدەب و ئەوانە هەبوو. یەک لەوانە دیوانێکم حازر کردبوو ساڵی 72 یان 72 ئەو هەلە واتانە شعری نوێ تێدا بوو. زۆر نێو بوو. ئاو ڕسمەکەی ئەگەر لێ بدەی دوای لە بەندەرێ ئەو هەیە. ئەو ئاوە بەرگەکەی قەرەنی جەمیل کردێتی، بەرگەکەی وابزانم زۆر جوانە. ئەو بەرگە ئەو شعرە نوێخوازیەکی دروست کرد، نوێخوازیەکی ناڕوانگەیی. بەڵام کە بڵاوی دەکەینەوە ئەو کاتێ هەر شتێکی وان بنووسی باە دەنگۆ ئەوە ڕوانگەیە. ساڵی 92 لە ئاڵای ئازادی بڵاوم کردەوە بەیاننامەیەک بە ناوی 3 قوتابخانەی شعری. ئەو بەیاننامەیە باسم کرد وەکو بەدیتنی خۆم لە کوردستانی، با بڵێن ناوەند بڵێن ئەو کوردستانی خۆمان 3 قوتابخانەم دیتیە وەک مێژووی شعر: قوتابخانەی ڕوانگە، قوتابخانەی کفری، قوتابخانەی ڕوانگە، قوتابخانەی هەولێر. ئەو 3 قوتابخانەیە ممەیزاتیان هەیە، بڵێن وەکو مێژوو، وەکو شعر، وەکو بابەت، وەکو ئەوانە جیا بوو. ئەوانە ئێتر ئەوە تقریبان زۆر دەنجیدایەوە وە شایەنی ئەوەیە ماجستێر هەبێتن لەسەر ئەو مۆزوعات، چونکە زۆر گرنگە و زۆر لەسەری نووسرایە. مشتومڕەکی زۆری کرد لە نێوان دژ و لایەنگر. لایەنێک مێژوویە، لایەنێکی تکر بنیاد و بابەت. مێژووەکە کفری پێش ڕوانگە بوو. لەتیف هەڵمەت و ئەو برادەرانە نووسیتم، ئەوان نووسیە لە بەیاننامەکە. تەماشا دەکەی لەتیف هەڵمەت ئەوانە ڕاستە، مەسەلەن لەتیف هەڵمەتوانە زۆر بەرکاریگەری شعری عەرەبی بوون، زیاتر مەسەلەن با بڵێن شعری مەقاومەی فەڵەستینی یان شعری عەبدولوهاب بەیاتی. بەڕێی من زۆر پێم وایە عەبدولوهاب بەیاتی کاریگەر بووە لەسەر ڕوانگە و لەسەر جەماعەتی کفری. ژینگەی نوێخوازی لە دەرێ ئاسانە، ئاسانترە وەک کە لە ژوورێ بی.
مثلا من كد بلين ديوانك تقديمي رقابة دكم إذا زور ناقري رقابة يعني سانسور لبروي ظروف أو هانبوة يعني بلين باش رابرين آزادة يعني حداثة دهات مثلا ديتاني ديوانك درس كاتن 5000 وشبي بله 5000 وش دوباره كبكليك بزانه آسانه لكمبيوتر درستی بکاتن و بلين كرسي ناويشي ليبني 5000 وش كديوانه ك 5000 وش كرسي دوباره كرابيتو ناو نشانشي قنافه بيتن إجازة ورده قرت بلان بيشتر ورينا دقرت حداثات لكنا من وكوبلي أمن تازه بعض تعريفي خوم كرد رخني همشي ورده قرم همو ڕێبازەکان بەکاردەینم هەموو بۆچوونەکان بەکاردەینم هەروەها هەموو فەلسفەکانی ئێستاتیکی بەکاردەینم دەمینێ مەسەلەن تەنانەت لە شعر مەسەلەن هەندە شاعیرم وەرگرتیە وەکو زمان لكن من همو كسك شاعرة بأوي خوي بمفهومي خوي لكن من همو كسك شد ثاني بس جوازي هي وهريك قرب خرية قالبي خوي باشترا شعري جياني روجانا نمتا كوميديايك شي الرشو نسيب بيكانينا شي تدابيتنو نمتا وستانك نمتا هەڵوەستەیەک مثلا تەماشا دەکەی ئیسماعیل بەرزەنجی ئەو شتانەی زۆرە مثلا کەریم دەشتی مثلا حەداسەکەی جۆرێکە یعنی ئەویت کە حەداسەی جۆرێکە هاشم حەداسەی جۆرێکە ئەویت کە حەداسەی جۆرێکە ئەنوەر مەسیفی ڕێچکەیەکی با بڵێن دروست کرد ئەو ڕێچکەیە گرنگە بۆ ئەدەبی کوردی ئەگەر لەگەڵی بێ ئەگەر لەگەڵی نەبی ئەوە هەیە یعنی با بڵێن وجودی هەیە و شکلانیەتە و ئەوەیە و ئەمن یعنی پێشتر باسی ئەو مۆزوعەشم کردیە کە پۆل شاول ئەوای دەنووسی و کاک ئەنوەریش زۆر برادرم بوو تەواو یعنی هەندێک شعریشم لە تەرجەمە کرد شعرەکانی با بڵێن نەک ئەو شعرانەی کە با بڵێن ئەوانەی کە وشە دێتە خوارێ هەر دێڕەک ڕەنگە چەند وشەیەکی تێدا بیتن و ڕستەکان لەوێن دەرێ وەکو ئەدەبی لا معقولی تێدایە یان نمچە سریالیەتە نمچە ئەدەبی لا معقولە نمچە شکلانیەتە ئەوانە تێدایە ڕۆستەم باجەلان زۆر حەزی لە نوێخوازی بوو و حەزکردنەکەی بە ڕەفتار لەگەڵ شعر حەزکردنی بە ڕەفتارێکی نوێخوازیشی هەبوو ئەوە ڕۆستەم باجەلان ئەوەی هەبوو من جارێک قسەکەم کرد گوتم لە ئەڵمانیای نازی خەڵکەشی زۆر ڕەوی کرد بۆ دەرەوە فلان نووسەر بڕێخت مەسەلەن یەک لەوانە بنمونە نووسەرێک لە ژوورەوە ما یعنی گوتیان عەجەب تۆ برادەرەکانت هەموو کۆستیان کرد ڕۆیشتن تۆ تەنیا مای یعنی هیجرەتت نەکرد ئەوەت نەکرد گوتی با ئەمنیش هیجرەتم کردیە چۆن هیجرەتم نەکردیە هیجرەتم کردیە بۆ ناوەوە یعنی ناوە غوربەتەک هەیە لە ناوەوە لم نیازمە یەکەم سامەیەکی ناحکایی یعنی حکایەت ناجێڕتەوە وەکو ئەوێنێ مەسەلەن بڵێن مامە یارەی قارەمان فلان لە شعری نوێ حکایەت زۆرە ئەوانە بەڵام ئەوە هۆنراوەیەکی درێژە
با بڵێن زۆرە پاشکۆی هەیە و زۆر لەوێندەرێت تەکنیک و تەکنیک کاریشم بەو کردووە لە جەیەک مەسەلەن لە تەکنیکەکانی لەم نیازمە پیتی گەورم بەکارهێنایە لاپۆڕەیەک حرفەکانی زۆر گەورەیە ئەوە یەکەم جارە شکلانیەتی پیت لەوێندەرێ هەیە یعنی شکلێکی نوێی وەرگرتیە هەروە شتێکی تر هەیە ئەویش هەر زۆر شانازی پێ دەکەم یعنی یەک لە تەکنیکەکانمە یەک ڕستەیە هەموو بە یەک پێکەوە نووساندیە بەموو کەسەکی ناخێنرێتەوە خوناو یساوی پێکەوە دەبێ بە قەڵەم ڕەساس لە تەنی مستی بنووسم خوناو فرمێسکی شکاوی کۆڵ نەدەرە هەندە ڕجێ یعنی دەبێتە نیمچە سریالیزم هەندە جێ هەیە ڕەمزیەتی زۆرە ئەو ڕەمزیەتە تەکنیکەچیت کە مەسەلەن پاش کۆم دروست کردە بە ناوی ڕۆشنایی کۆمەڵێک لەم نیازمەیە ڕۆشناییەکان تقریبا ئەوە نوێ بوو شتێکی نوێ بوو کە بەشێکە لە چامەکەیە لەوێندەرێ هێزری تێدایە ئەوەی تێدایە بێ هێزر نەبووە یعنی ئەو کاتێک کە لەم نیازمەم نووسی ئەلبێر کامۆم دەخوێند زۆرم خوێند لەوێ هەبووە لەگەڵ نیتشە هاکەدا تەکەلەمە زەرادەشت ساڵی 1916 ئیفلیکس فارس ئەو چاپە تا ئێستاش هەر تقریبا جێی متمانەیە چونکە دەبینم چاپ دەکرێتەوە ئەوانە لەوێش کاریگەری مەسەلەن نیسۆ ئەو شتانە و تەرمیزات زۆرە تەرمیزاتی سیاسی تێدایە بۆ شانازیکردن بە کوردستان ڕەسەنایەتی دائما لە ئەدەبی من هەیە لە حەداسەی من هەیە لۆیە مەسەلەن ئەمن دەتوانم بڵێم حەداسەی من با بڵێن نوێخوازیەکەی من پێی دەڵێن پۆست مۆدرنیزم ئەمن لە پۆست مۆدرنیزمم زیاتر لەوەی کە بڵێن مۆدرنیزمم هەیە مەسەلەن بڵێن کۆلاژ لە ئاوی هەیە یعنی ئاو دەبینی تەماشا دەکەی هۆنراوەیەکی تێدایە بەناوی کۆلاژ ئەوە تێدایتی کۆلاژ یعنی بەژە کۆلاژە ئەوە یەکەم جارە مەسەلەن بۆ لە کوردی دەنووسرێ ئەو هۆنراوەیە یان ئەو زاراوەیە بەکاردێ ئەوم کو بەکارهێنایە کو دروستم کرد کۆلاژ خۆی یعنی فەنی هونەری پێوەلکاندن و پێوەنووساندنی ئیتر قاقەزە مقەوایە ئاسنە قومان نازانم چی هونەرێکی دادائیزمە بەڵام من لێرانە تەرخانم کرد بۆ شعر یعنی چم کرد ئەوە کۆلاژە تەماشا دەکەی کۆلاژ ئەو هۆنراوەیە قاقزم بڕی ڕۆژنامەی جیاجیا و کتێبی جیاجیا هەموو لێک دایتەوە ئەوانە ئەو هۆنراوەیە دروست بوو با بڵێن ئەمە یەکەم هۆنراوەی دادائیزمە لە ئەدەبی کوردی ئەوە ساڵی 1970 لە 1972 نووسرایە 1973 نووسرایە هەر لە وەختیە تەکنیکی کلچی کچی لە پەندی یان پرسیاری یان لە مەتەڵی دووبارە پەیدا بوو مەتەڵی دووبارە مەسەلەن کۆ دەڵێ زۆرە مەتەڵی دووبارە مەسەلەن ناتوانی دووبارە کێتەوە بڵێ کلچی کچی سریالیزم و دادائیزم و ئەدەبی نوێ ئەمە لە سەردەمێکی زووەوە خوێندیتم کتێبەکەم هەیە لەسەر سریالیزم مایە سریالیە لە پەنجاکان چاپ بووە
يعني ئەو کتێبە منە فرۆشتیە لە ماڵێ مایتم ئێستاکە یعنی یەک لە کتێبە ئەرە دەگمەکنەکانە بڕواناکەم لە لوبنانیش مابی لە سووریاش مابی چونکە بە خۆت دەزانی ئەو وڵاتانە شەڕی ناوخۆ زۆر بووە کتێبش زۆر زوو دەستی ئەو سریالیزمەوانە من زۆر لە مێژە پێش پەیدابوونی هەر شتێک ممچینە بەدە ساڵێک 15 ساڵێک بەڵام لۆت ناستە سەری یعنی شعرێکی سریالی بنووسی لۆت ناستە سەری گوتمان پاش راپۆڕی ئاسانە دەتوانی دیوانە دروستکەی بە ناوی هەمووی کورسی بی و ناوەکەی قەنەفە بیتن گوتمان یعنی لەوێ ئازادی هەیە لەوێ ئازادی نییە یعنی ناهێلن هەر نەبی ڕقیبەکە ئەگەر کوردیش بی لە شعری کوردی کوا دەبی ئەوە بڕێک زەحمەت بوو یعنی لە بۆ من کە ناتانم ئەوانە بنووسم یان هەمە مەسەلەن دیتە تەماشا دەکەی ئەوە دەستنووسە ئەوە ساڵی 81 نووسرایە ئەوە چاپ ناکرێت بە چۆن چاپ دەکرێەوە ئەو هایە ئەو قاقزە دەبینی ئەو هایە وەکو پەنجەرە وایە کە قەپاتی دەکەی نووسینەکان لێرەیە یعنی ئەوە تەکنیکە بەڵام ئەوەش هەر سریالیزمە و دادائیزمە و تێکەڵە یعنی ڕستەکان ڕەنگە سریالی بن مەسەلەن ئەوانە تقریبا دادائیزمن ئەوەی شتی دادائیزم و ئابستراکت ئەو ناوەی لەسرە ئەوانە تقریبا ئەو مەجالە نییە ئەوە بڵاو کرایەوە بازنەک لە دەرەوەی ئەو کاتەی دەستە ژۆرێ ئەوانە ئەو چار گۆشەیە هەمووی نووسرایە کورد لەو ناوەندەی چار گۆشەیەکی بچووکەیە نووسرایە دڕکەکە دوژمنە ئەوەش کووردە با بڵێن ئەو لە 79 نووسرایە بزانە 6 دەی 79 ئەوەم نووسە لە گوند بووم ئەوم چا کردیە ئەوە شعرێکی داداییە لەو 10 ساڵی ئاخیری یان لەو 15 ساڵی ئاخیری زاراوەک پەیدا بوو پۆست کۆڵۆنیالیزم زیاتر یعنی بە عەرەبی پێ دەڵێن ما بعد الاستعمار یان پشت ئیمپریالیزم یان پشت استعمار فەرقی نییە لە کوردی ئەوە لە ئەمریکا پەیدا بوو ئۆروپی نییە یعنی بنەچەی پۆست کۆڵۆنیالیزم لە ئەمریکا لەگەڵ ڕەنگە لەوانەیە ئێدوارد سەعید پاش ئێدوارد سەعید لەگەڵ کۆمەڵێک هزوەری هندی ناویان هەیە ئەوانە زۆرن لە جێت کە لێرە و لەوێ و لەوانە و لەوانە هاتینە کاریگەری با بڵێن استعمار لەسەر وڵاتانە سینەما یەک لە بابەتەکانە وەرجێڕان یەک لە بابەتەکانە مەسەلەن دەپرسن لۆ ئەوانە تەرجەمە کراینە مەسەلەن بە لێشاوەک دەژمێرن لە مصریش با بڵێن کەسانی وایە ئێستا کە لە ناو وڵاتانی عەرەبی کەسانێکی شەیە باسی ئەو زاراوی دەکەن لۆ تەرجەمە دەبینی یەک ئاڕاستی وەرگرتووە هەمووی لە ئینگلیزیە ئەدی مەسەلەن ئەتو حەزت لێ بوو مەسەلەن ملەتە چی با بڵێن مەلەگاسی با بڵێن مەدغەشقەر بزانی نازانی نییە فلانجێ نییە پلانجێ نییە پلانجێ نییە ئەمە یعنی با بڵێن ئەو زاراوە باسی ئەو شتانە دەکەن هندیەکان زۆر زاراوە دەکەن سینەما تەسیراتی زۆر بوو سینەمای بڵێن مصری و سینەمای ئەوانە من وەکو مەسەلەن هاتیمە کاریگەری لەسرە من هەبووە ئەو سینەمایە ئەوە ئەگەر بیخینە ناو ڕێبازی یان ڕێچکەی سۆسیۆلۆژی یان ئەدەبی یان ئێستاتیکی ئەوە پۆست کۆڵۆنیالیزمە ئەو وێنەیە ئەو ئۆدیسیۆس نێرەیان مێیە ئەوەش قۆناغی یۆنانیەتە 10 ساڵ فەلسەفە و فکری یۆنانی و یۆنانیات هەر شتێک کە پاشەوەی کە چوومە یۆنان و ئەو زەوقە و دیتنی ئەکرۆپۆلیس و دیتنی مەسەلەن مەتحەفەکان و ئەوانە زۆر پێم عەزیم بوو ئەو شتایە یعنی زۆر پێم خۆش بوو ئۆدیسیۆس نێرەیان مێیە ئۆدیسیۆس پاڵەوانی
ئۆدیسیایە لە ئەو شتانەیە بەڵێن ئەلیازەی هۆمیرۆس ئەوانە نییە ئەو پاڵەوانەیە نووسینی میکانیکی یعنی ئەتوو داڵغی لێ دەدەی بەڵام داڵغەکەت زۆر سەریعترە لە داڵغە لێدانەکە لە داڕزرانی هۆشەکە گەلێک خێراترە زۆر خێراترە ئەوەندە خێراترە وشەکان تامپۆن دەکەن ئاگات لە وشەکان نامێنێتن مەسەلەن لە جیاتی بڵێ چوومە ژوورەوە دەرە چوومە ناو ساردێک یعنی تەلاجە لەو بابەتانە یان لە جیاتی مەسەلەن بەلەمەمدا هاویشت بەناوەندی شەمەندەفەرێک ڕەت بووم بەسەریعی ئەوانە یەک لە تەقنیاتە هەرە گرینگەکانی سریالیزم نووسینی ئۆتۆماتیکیە بەقەت کتابێک لێ دەزانم بەڵام خۆم کەم نووسم